لە کەشوهەوایەکی بارانەویدا بۆ جاری 52هەمین مامۆستایان بۆ باشکردنی سیستەمی موچە هاتنەوە سەر شەقام. ئەم جارە لە پاڵ باشکردنی سیستەمی موچە هاوکات داواشیان کرد حیزبولانەکان دەست نەخەنە پرۆسەی پەروەردەوە. مناحە بۆ ڕبع موچەیەکە هیمانگی دەیە بڕۆینەوە بۆ داوام بۆ چیانە مەگاڵتەکردنە بە مامۆستا بەڕاستی ئەمە گاڵتەکردنە بە مامۆستا کەسیش دڵسۆزی قوتابینی ئێمە قوتابیمان نییە خۆمان مناڵی خۆمان هەمووی فەوتداون پارەم نییە مناڵەکەم بنێرم بۆ قوتابخانە ئیتر چۆن دەوام بکەم یعنی ئێمە کە بایکۆتمان کردو ئازان هەر مامۆستا زەممانەکەن ئەڵە مناڵ فەوتاوی مناڵی خۆمان نەفەوتاون ڕۆمان کردۆ حکوومەتی مەرکەزی حکوومەتی فیدراڵی حکوومەتی عێراق کە ئەو بێ بەدەم داواکانمانەوە شایستە دارایەکانمان بۆ بژێڕێتەوە کە ئەو مافی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکات چیتر دەستیمان پێ نەکات چیتر ئەمڕۆ ناوسەری مانگ و هەفتەیەکی ترمان پێ نەکات. پێشینان و توانە قەدری زەر لای زەڕنگەرە بەڵامەوە خۆیان چونکە کەسیان خوێندنەوارین بۆیە هیچ بایکیان نە بە مامۆستایە نە بە کەرتی پەروەردە نە بە هیچ شتێکە ئەوان ئەڵێن موچە بایکۆت بە سیاسی کراوە بۆ موچە و قوتی خەڵک بە سیاسی نەکراوە. ئێمە ئەمڕۆ هاتووین تەحەدای حیزبەکانەکەین کە ئەمڕۆ کۆبوونەوانە لەگەڵ پەروەردەی گشتی بۆ پشکاندنی بایکۆت ئێمە حیزب نەهێنانە سەر شەقام ئێمە بێ گوزەرانی و ناحاڵەتی ناڕەحەتی ژیانی خۆمانە هێناوینێتە سەر شەقام بێپارەیەکە گیرفانمان خاڵێ ناتوانین بچین نەوەکانی خۆمان نەوەکانی داهاتوومان پەروەردەیەکی ڕاست و دروستکەین بۆیە هاتوون پێیان ئەڵێن ئەگەر ئەوان دڵسۆزی پەروەردەن با چارەسەرێکی دروست بدۆزنەوە بۆم قەیرانەی کە میلەتی کورد و پەروەردەی تێکەوتووە. مامۆستایان دوا بە دوای گرتبوونەوەیان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی دواتر بەڕێپێوان بۆ بەردەم پەروەردەی گشتی بەڕێکەوتن کە لە هەمان کاتدا لە پەروەردە کۆبوونەوەی پەروەردەکانی سلێمانی و نوێنەری حیزبەکان بەڕێوە دەچوو. مامۆستایان لە پاڵ ئەو داوانەی هەیان بوو هاوکات ڕاشیان گەیان ناچنە ژێر فشاری هیچ حیزبولایانێک و بە پێدانی ڕوبع موچە بایکۆت ناشکێنن. بە هەموو شێوازێک دەستوەردانی حیزبی لە ناوەندەکانی خوێندن ڕەت دەکەینەوە و پێمان وایە بە سیاسیکردنی کەرتی پەروەردە دەرئەنجامێکی خراپی دەبێت. پێویستە هێزە سیاسیەکان لە سەنگەری بەرژەوەندی گشتی و هاوڵاتیاندا بن و فشار لەسەر حکوومەتی هەرێم دروست بکەن بۆ کۆتایی هێنان بەو زوڵمەی لە موچەخۆرانی دەکا. مامۆستایان و خوێندکاران وەک یەک قوربانین و ئەرکی حکوومەت و وەزارەتی پەروەردەیە خوێندن بۆ خوێندکاران زامن بکات و ئەمەش تەنها بەدەمەوە نەهاتنی مافی مامۆستایان دەبێت. ئێمەی مامۆستایان تاکید لەسەر خەباتی مەدەنی دەکەینەوە و بە هەموو جۆرێک ئەم مامەڵە ناتەندروستەی حکوومەت ڕەت دەکەینەوە. ساڵی ڕابردوو نزیکەی 100 ڕۆژ مامۆستایان گربوونەوە و خۆپشاندانیان لە سلێمانی و دەوروبەری ئەنجامدا بەڵام دواتر بە بەڵێنی باشکردنی سیستەمی موچە و فشاری بەردەوامی پەروەردە پرۆسەی خوێندن ئاسایی کرایەوە. ئەم ساڵی جارێکی دیکە دوای وەرزی یەکەمی خوێندن مامۆستایان بایکۆتیان ڕاگەیان. ئەوان ئێستا داوا لە حکوومەتی عێراق دەکەن پەلە بکات لە پێدانی موچەی فەرمانبەران و خاوەنی بەڵێنەکانی خۆی بێت. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.